اللهم اهدنا فيمن هديت. هاوشێوەی شار و ناوچەکانی دیکەی کوردستان، هاوڵاتیانی شاری ڕانیە، شەوانی قەدر بەرز و پیرۆز ڕادەگرن. لێرە بەتەمەن و گەنج و مناڵ میوانی ماڵی خوددان. ئەوان شەو بێدارن و نزا دەکەن بە ئومێدی ئەوەی خوددا لە خۆیان ڕازی بکەن و لە خێر و بێری شەوی قەدر بێبەش نەبن. دیارە مسلمان بە ئومێد و ئامانجی بەدەستێنانی پاداشت دەمێنێتەوە لە مزگەوتەکان و بە ئومێد و ئامانجی ئەوەی کە ئەو شەوی دامێنێتەوە شەوی پڕخێری توخەدر بێت. الحەمدوللا هەمیشە وەکو گەنجێک بڕیارم داوە هەر لە شەوەکەی دانیشم بە ئومێدەوەی خوای گەورە ئەو شەو پڕخێرم بە قسمەتکە. بە ئامانج و هیوای ئەوە گەنجەکان دەمێنەوە کە یەکەمیان ڕزامەندی خوای گەورە بەدەست بهێن، دووەمیان فەڕ و خێر و بەرەکەتی ئەو شەوە پیرۆزە بەدەست بهێن کە چەندان ئاەتی پیرۆز خوای گەورە ئیشارەی پێدا هەروە پیامبەر صلی الله علیه و سلم ئیشارەی پێداوە. وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم. مامۆستایانی ئاینی ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن دەرفەتی دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان لە دەست خۆیان نەدەن و بە شەو بێداری و مانەوە لە مزگەوت سونەتێکی بەرزی پێغەمبەری پێشەوە درودی خودای لەسەر بێت زیندوو بکەنەوە. شەوی قەدر یەکێکە لەو نیعمەتە گەورەی کە خوای پەروەردگار فەزلی کردو لەگەڵ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بە زیندووکردنەوە بە عیبادەتی تەنها یەک شەو کە چەند سەعاتێکە ئەجری زیاتر لە 1000 مانگ کە 83 ساڵ و 4 مانگ دەکات. بۆیە پێویستی ئێمە مسلمان ئەو شەوە لە کیس خۆمان نەدەین، هەر یەکەمان هەوڵ دەین خۆمان ماڵ و منداڵمان خزم کەس و کارمان دۆست برادەرمان بە عیبادەت و خواپەرستی بەسەر ببەین. شەوی قەدر کە دەکەوێتە دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە فەرهەنگ و جیهانبینی مسلماناندا مەکانەت و تایبەتمەندی گەورەی هەیە. بەو پێی ئەم شەوە و خێر و پاداشتەکەی لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێکراوە. هەر بۆیە هاوڵاتیانی کوردستانیش وەک بەشێک لە جیهانی ئیسلامی هەموو ساڵێک بە شەوق و زەوقەوە ئەم شەوە پیرۆزە بەرز ڕادەگرن، لە ماڵ و مزگەوتەکاندا بە بێداری دەمێننەوە و پەرستشەکان ئەنجام دەدەن. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.